يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، ئەگەر ئێستا یەکێک پرسیار لە جەنابت بکە، لێت بپرسێ قێزەونترین چێژ بەلای جەنابتەوە چییە؟ لێت بپرسێ بیر بکە و وەڵامم بدەوە قێزەونترین لەززەت و خۆشی چییە؟ بە دڵنیاییەوە بەڕێزت پەروەردەکراوی مزگەوت و خێزانێکی پاک و ڕەوشتێکی بەرز یەکسەر وەڵامەکەت ئەوە دەبێ ئەڵێ قێزەونترین چێژ و لەززەت زیناکردنە پەنا بەخوا. ئەڵێ بریتیە لەوەی کە کوڕ و کچێک بە ناشەرعی و دوور لە پەیامی خوا بۆ دەستگەرمکردنەوە بە یەکتر و ڕابواردن لە پشتی دایک و باوک و بنەماڵە و خێزانەوە پەیوەندیان هەبێ و چێژ لەو تەلەفۆن و نامە ناردن و پەیوەندی ناشەرعی وەرگرن. بەڕێزێکی ترتان وەڵامی ئەوەیە دەڵێ کەسێک هاوسەری هەیە و لە پشتی هاوسەرەکەی خۆیەوە جا ژن بێیان پیا و بێ عەلاقەیەکی ناشەرعی هەیە لەگەڵ کەسێکی ترە بە حەرامی چێژ وەردەگرێ. بەڕێزێکی تر وەڵامی ئەوە دەبێ ئەڵێ خراپترین و قێزەونترین چێژ ئەو کەسانن کە لە فیترەتی پاکی مرۆڤ بوون لایان داوە بە ناوی هاوڕەگەزخوازی و ئەوانەوە دەیانەوێ لەوەی کە خوا حەڵاڵی کردووە و دایناوە لە غەیری ئەوەدا چێژ لە یەکتر وەرگرن. ئەوەی تۆ دەڵێ ڕاستە، ئەو چوارە زۆر ڕاستە، قێزەونترین چێژ وەرگرتنن. چێژە بەڵام بە تامی ژەهری دوو پشک. ئەوانە چەند چرکەیەک لەوە ئەچێ چێژ وەربگرن، هەست بکەن لە ڕووی جەستەییەوە لەو زینا و خراپەکاری و ڕەگەزبازی و عەلاقەی ناشەرعی و خیانەتی هاوسەریەوە هەست بکەن مەسافەیەک خۆشیەکی وەرگرتووە. بەڵام وەکو ئەوە وایە ئەو چێژە دوو پشکێکی زۆر ژەهراوی دڵۆپێ هەنجوین بەسەری کلکەکەیەوە بێ بە شوێنی چ زووەکەیەوە. کەسێ زۆری حەز لەو هەنجوینە شیرینەیە، زمانی بۆ بەرێ دەستی بۆ بەرێ لێ بکاتەوە ئەبینێ چزەی لێ هەڵدەستێنێ، لە جیاتی چێش چزوو پێوەی دەدا، دڵنیا بە هەموو ئەو حرامانە ئەو چزوەن و پێتەوە دەدا. بەڵام بەڕێزان ئەزانن لەوەش قێزەوەنتر هەیە، لەو چوارەش چێژی قێزەوەنتر هەیە؟ بەڵێ هەیە. ئەوە وتاری ئەم هەینێمانە لەگەڵ جەنابتاندا. قێزەونترین چێژ ئەوەیە چێژ وەرگری لە ئازاردانی کەسێکی بەرامبەر بەبێ ئەوەی هیچ سوودێک بە تۆ بگا، بەبێ ئەوەی هیچ زەرەرێکی لە تۆدا بێ. خوای پەروەردگار ئەم قێزەونترین چێژەی لە سوورەتی ئەلبروجا بۆ باس کردوین. ئەگەر قورئانتان خوێندەوە وا تێنەگەن قورئانی پڕبەرەکەت و بەخشش حیکایەت و چیرۆکمان بۆ دەژێڕێتەوە. نا، قورئان دەرسی ژیانە. بەخوا حەیفە هەر جومعەیەک چوویتە مزگەوت فێری وانەیەکی ژیان نەبووبی. حەیفە. جا لەکوێ فێر دەبی بڕۆ بە دوویدا بگەڕێ ئەزیزم. هەموو هەینیەک هەوڵ بدە وانەیەک لە ژیان لە خزمەت قورئانە فێر بی. خوای پەروەردگار لە سوورەتی ئەلبروج ئێمە 5 ئاەتی وەردەگرین، ئاەتی 4 بۆ ژمارە 9، 5 ئاەتە. پەروەردگار باسی ئەوەمان بۆ دەکا دەسەڵاتدارێکی زاڵمی ستەمکاری دیکتاتۆر بەرامبەر بە کۆمەڵک ئیماندار کە هیچ زەرەریان بۆ دەسەڵاتەکەی ئەویش نەبوو، نەیاندەویست کورسیەکەشی لەژێر دەربێنن، بەس لە ناخی دڵەوە بڕوان وابوو ئەڵڵاه ئەحەد، خوا تاک و تەنها و بێ شەریکە. لەسەر ئەوە لێیان چوو بەڕقا ئەیگو خوانیە و من خوام. ئەوانیش دەیانگو با بە تۆش عەبدی خوای، خۆی حەقمان نییە بەسەر تۆ، بەڵام ئێمە لە ناخی دڵەوە بڕیارمانداوە خوا تاک و تەنهایە، لا ئیلاهە ئیلا الله. لەسەر ئەوە هات چاڵی درێژی هەڵکەند، چاڵی پان پڕی کرد لە دار، مانگ زیاتر داریان بۆ هێنا بە هەموو ئەوانەی کەوا لە دەوری بوون خەدەم و حەشەم.
ئاگریاندا یەک پارچە ژێرەوە بوو بە پشکۆ لە دووری مەتر زیاترەوە گۆشتی دەبرژان ئەوەندە بەهێز بوو. دواتر چیلکەوداری وشکی تریان تێکرد بۆی ئاگرەکەش بڵێسە بستیانێ. یەک ئەو ئیماندارانیان خێزان دێنان پەشیمان دەبێەوە لە لا ئیلاهە ئیلا الله دەیگوت نا دەیگوت بیکەنە ناویەوە. پیاوەکە ژنەکە بە دوویدا ژن هاواری دەکرد مناڵە ساوەکەیان بەدەستەوە پەشیمان دەبێەوە ناڵە مناڵەکەشی فڕێدان لەبەر چاوی دایکیە یەک بە هەزاران خەڵکیان خستە ئەو خەندەقانەوە ئاوا دەسووتان هاواریان دەچوە ئاسمان. لەو کاتەدا ئەو خەڵکە بێ ئیمانە بە چوار دەوری خەندەکەکەیان دانیشتبوون کورسیان بۆ دانابوون و ئەگە خەڵک هاواری دەکرد و دەسووتا و ناڵی دەچوە ئاسمان فیکەیان لێدەدا و چەپڵیان لێدەدا و پێدەکەنین پێیان چێژیان وەردەگرت. با بچینە خزمەت قورئانەکە. قتل أصحاب الأخدود النار ذات الوقود إذ هم عليها قعود وهم على ما يفعلون بالمؤمنين شهود وما نقموا منهم إلا أن يؤمنوا بالله العزيز الحميد الذي له ملك السماوات والأرض والله على كل شيء شهيد. سبحان الله أمشانة شنك هي إخوان هیچ ئەدیبێک هیچ نووسەرێک هیچ شاعرێک بە حەتا لە ئادەمەوە تا ئاخر مرۆڤ واللهی ناتوانێت چوار کەلیمەی ئاوات بۆ بنووسێ. هیچ ئەدیبێک سبحان الله دەفەرمێ ئوخدود شاڵی درێژ و قوڵ و پان الوقود نەکەرەوە ئاگرەکە یەکجار بڵێسەیەک بێ پێشدا پڕیان کردبوو لە پشکۆی ئاگرین بۆ ئەوەی تری هەر زیادە بێ یەک مەتر زیاتر بەس پشکۆی سوور کەوت بوو لەسەر یەک بۆی ئاگرەکە زۆر بەهێز بێ هەر لە دوورەوە بە هەڵمەکەی بتکڕوزێنێ لە ناوت بەرێ لە هەمووی سەرنجڕاکێشتر کە مەبەستی وتارەکەی منە ئەوەیە ئذ هم عەلەیها قوعود ئەوە نەبوو فەرمان دەرکەن بە تیرێک لەسەر دڵیان دەن و بیان کوژن شمشێرێک لە مری دەن و بیپەڕێنن بڕیاریدا بە ئاگر بیان سووتێنن. النار بەهێزترین ئازار خوا پەناماندا لە ئاگری دنیا و دۆزەخ هیچ ئازارێک نییە لە دنیادا بەقەدەر ئازاری سووتان بەهێز بێ. ئەو دڵڕقانە بڕیاریاندا بە ئاگر بیان سووتێنن بەخۆ بە شمشێر لەسەریان دانای ئاسانتر بوو بە تیرێک بیان کوشتنایە بە فیشەشێک ئاسانتر بوو بە ئاگر بیان سووتێنن. لەگەڵ ئەوەش ئەوە نەبوو لە ماڵەوە هەر ئەمرەکە دەرکەن سەربازەکان جێبەجێکەن خۆشیان قوعود بە دیاریانەوە دانیشتبوون میوەیان دەخوارد نانیان دەخوارد پێدەکەنین فیکەیان لێدەدا چەپڵیان لێدا وهم على ما يفعلون بالمؤمنين شهود خۆشیان ئامادە بوون بە چاوی خۆیان سەیریان دەکردن کە ئەو مناوە ساوایە هاواری دەکرد بۆ دایکی ئەو دایکردێک ڕۆڵی گیان بە قوربانە بم. هەموو خەڵکێک ترسی ڕوح زۆرە بە تایبەت ئاگال لێبێ ئاوا لەبەر چاوتا مرۆڤەکە کە لە ئاگرەکە نزیک دەبەوە هاواری دەکرد هاواریان دەچوە ئاسمان ئایدانگو کە خۆشە سود کێژیان لێوەردەگرتن. ابن عثيمين رحمة خوالي بلا تفسيرك لمجلدي ددا للا بري 397 فرمي فكهون كأنها شيئا لم يكن چێژیان وەردەگرت ڕایان دەبوارد هەر وەکو هیچیش ڕووی نەدابێ هەر وەکو هیچ ڕووی نەدابێت چێژیان لە سووتانی ئەو مرۆڤە بێتاوانانە وەردەگرت. ماسە محەممەد ڕەوف لما إشارات ومفاتيح لفهم القرآن الكريم لمجلد دولا برش وسط بيستويا كذا فرمت تمتعا بحرقهم نكهد ليان رانا دشنوكا بلكو تشيجيان دبيني بيزونترين تشيج أويا تشيج ورقري لسوتاني مروفيشي بيتاوان وان دزاني براسي خوشا حلال خوريكي إيمان داري وكو جنابت كخوابوي حلال كردوي أو بري برسيد بيه بیهێنە بەر چاوت چەند شیشەیە گۆشت و جگەر لەسەر ئاگردا بندرێ پێش ئەوەی بیخۆی چێژ لە بۆنەکەی وەردەگری چونکە زۆرت برسیە چێژ لە بینینی برژانەکەی وەردەگری خوش بۆی حەڵال کردووی نەوشی جانت بێ ئەو بێدینە پیسانە ئەوەندە ناخیان پیس بوو بەقەدەر تۆی موسڵمان کە چێژ لە خواردنی ئەو گۆشتە بە برسیەتی وەردەگری ئەوەندەیان چێژ لە نسووتانی ئەو موسڵمانانە وەردەگرت. ئایدایانگو کە خۆشە سەیری کە چۆن هاوار دەکا چۆن دەسووتێ هەر یەکسەر دەم و چاوی پێوە نەما خۆی هەر قژەکانی لە دوورەوە ئاگر بردی ئەو بێدینانە قێزەوەنترین چێژیان وەردەگرت لە سووتانی مرۆڤ بەبێ ئەوەی هیچ زەرەدێکیشیان بۆ ئەوە بێ. خوا دەفەرمێ وما نقموا منهم إلا أن يؤمنوا بالله العزيز الحميد بەخوا بەس تاوانیان لە تۆڵەی ئەوە داوایان لێ دەکرێت دەیانگوت ئیمانمان هەیە بەخوایەکی زاڵی سوپاس کراو کە ئەڵڵایە. بەڵام خوا دەفەرمێ ئەو پەروەردگارە خاوەنی ئاسمانەکانە خاوەنی زەویە
خاوەنی هەموویەتی تۆ بڵێ لە دەستی خوا ڕزگارتان بێ والله على كل شيء شهيد خوا لەسەرەوە ئاگای لێتی جاکە قورئانتان خوێندەوە بەڕێزانم تخوا بەسەریا تێمەپەڕن قورئان بەوردی بخوێننەوە سوورەتی بروج بەچی دەست پێ دەکا والسماء ذات البروج واليوم الموعود والشاهد ومشهود هەر ئاەتەی بەس ئەوڵەکەی وەرگرا السماء اليوم شاهد ئەو ڕۆژە ئاسمان کە ئەو گوناهی تێدا دەکرا بەسەریانەوە شاهید بوو کە ئەو بێدینانە چی دەکەنەوە خوانە ناسانە وا نەزانی کە چێژت وەرگر لە ئازاری کەسێک کەسیش چاوی لێی نەبێ ئاسمان ئاگەی لێیە کە ئەڵڵا کامێراکەی وا تۆماری کردووە هەر لە دنیادا دێتەوە ڕێگات ئەمە حیکایەت نییە ئەمە بەسەرهات نییە لەکوێ ڕوویداوە مفەسیرین بەداخەوە زۆر خۆیان بەوە مەشغوڵ کردووە لە یەمەن بۆ لە شا بووە پاشا ناوی چ بووە قورئان زۆر لەوە گەورەتراوە قورئان حەقی ئەوانەی نییە بۆیە بناویشی بۆ نەهێناوین بۆیە ساڵی دیاری نەکردووە ئەڵێ مسلمان هەموو ڕۆژە قورئان بخوێنەوە کە سوورەتی ئەلبروجت خوێندەوە یەک دەرس وەرگرە بەس یەک دەرس ئاگاد لێبێ قێزەونترین چێژ ئەوەیە چێژ لە ئازاری کەسێکی تر وەرگری لە کاتێکە ئەو کەسە هیچ زەرەرێکی بۆ تۆ نەبووە بەڵێ بە درێژایی مێژوو دەروون کیسان چێژیان وەرگرتووە لە ئازاری مرۆڤە بێتاوانەکان چێژیان وەرگرتووە زانای پایبەرزی ئیسلام دکتۆر محەممەد ڕاتب نابلوسی لە مجەلەدی دەی تەفسیرەکەیدا لە لاپەڕە 295 دەفەرمێ ڕۆمەکان کاتی خۆی عادەتێکی زۆر خراپی و بێبەزەییانیان هەبوو کەسێکیان تۆمەتبار دەکرد کەسێک ڕقیان لێ بووە تۆمەتێکیان بۆ هەڵدەبەزدان و کاکە تۆ جنێوت بە سەرۆک گوتووە تۆ جنێوت بە حیزب بووتوە جنێوت بە حکومەت گوتووە تۆمەتێکیان بۆ هەڵدەبەست ئەم جادایان گوت بە چی بیکوژین بۆ ئەوی ببێتە عیبرەت بۆ خەڵکی تر نەدەهاتن بە تیرێک بیکوژن بە شمشێرێک بیکوژن ئەوە هەر زۆر باشترە بە چەند چرکەیەک ڕوحی دەرەچێت تەواو دەهاتن بیهێنە بەر چاودەوەی لە تەفسیرەکەی باس کراوە ساحەیەکی گەورە مەلعەبێکی ئەمڕۆ یاریگایەک هەر چواردەوری تەل بوو لە سەر مەلعەبەکە لە سەر یاریگاکە ژوورێک هەبوو پڕ بوو لە گورگ و شێر و پڵنگی زۆر برسی دووسێ ڕۆژ هیچ خواردنیان نەیەدانێ بۆی چاک برسیان بێ لە دەرگایەکەوە ئەم کەسەیان دێنا ڕوت و قوتیان دەکردەوە دایانخستە ناو ساحەکەەوە دەرگای دڕندەکانیشیان دەکردەوە دڕندەش سێ چوار ڕۆژە هیچی نەخواردەوە ئەو پڕی برسێتی هەرچی جەماوەری شاری شەو عینی یاریگای ئێستا بیهێنە بەرچاوت بە چوادەور یا بە کورسیا قات دانیشتبوون و سەیریان دەکرد ئیتر نابلوسی دەفەرمێ یەخرجون إليه وحوشا ضاریە ئەو دڕندە برسیانیان بەڕەڵای ناو ساحەکە دەکرد و کابراژ وا لەوێدایە بە تاقی تەنیا دەرگاکانیش داخراونەوە ثم يجلسون يشاهدون ويتلذذون سەیری وشەی يتلذذون دانیشتبوون کۆمەڵ بە خێزانی هەموو جەماوەر کۆ بووە وەکو سەیری یاری دوو گۆڵی بکە بە هەزاران خەڵک چێژیان دەبینی بمشاهدة موته بين أنياب هذه الوحوش چێژیان دەبینی کە گورگەکە دەستی دەبرد پڵنگەکە ناوسکی دەردێنا ئەو بەسە زمانە هاواری دەکرد گۆش بە دەمیان نادەهاتە خوارەوە خوێن و ئێسپان تێکەڵاو بوو هەموو پێ دەکەنین و چەپڵیان لێدا و فیکەیان دەشێشا یەتەلەذەذون گەیشتبوونە قێزەونترین چێژ لە کاتێکە ئەو ئازارەی ئەو چ سوودێک بە تۆ دەگەیەنێ بەس پیس بوون قورئان پێمان دەڵێ ئاگاد لێبێ ئاگاد لێبێ نەبی بە یەکێک لەو کەسانەی کە چێژ لە ئازاری خەڵکی تر وەربگرن واللهی لە کوردەواری خۆشماندا ئەم نمونانە ئەمڕۆ هەن کە ئێستا من و تۆ تیا دەژین بەوەی نە جەنابەت پاکی سوپاس بۆ خوا حەمد و سەنای خوا بکە سوزدەی شکر بۆ خوا بەرە کە ئەوانە نەکردووە نابینی لەم کوردستانەدا ئێستاشی لەگەڵ بێ و لە دێر زمانیشەوە هەمان بوو ئەم ڕۆژی مبارەکی جومعە ژڕەم بێ ئەمانە لەم شارە و لە شارەکانە بکرێ شەڕەسەک دەکرێ خەڵک لە شارەکانەوە بۆی کۆ دەکرێتەوە ئەوەی من بیستومە و بینیومە کۆ دەکرێتەوە و تەلەفۆن و پەیجی هەیە و دوو سەگ دێنن ئەو دوو بێزمانە کە خوا بۆ کارێکی تر دروستی کردوون چۆن ئەو خەڵکە بە دیارانەوە شەڕە سەگیان پێ دەکەن چۆن ئەو سەگە بە سەزمانانە یەکتری بریندار دەکەن کە لە پارچە دەکەن نبینی دوو کەڵەشێر کە مەلایکەتی خوا دەبینێ بانگت بۆ دەدا لەو کاتەیە دوعا گیرا دەبێ ئەو دوو کەڵەشێرە بەردەدەنێ یەکتر و شەڕە کەڵەشێر دەکەن ئەو دوو کەوە جوانەی کە دەبێت چیاکانت بۆ بڕازێنەوە بە قاسپەی کەوە ناسکەکان ئەو دوو کەوە دێن و شەڕەکەویان پێ دەکەن ومێدەوارم ئەم وتارە بەس دەرسێک بێ بۆ ئەوانە واللهی خوای پەروەردگار یەقینت هەبێت چونکە چێژێکی قێزەوەنترین چێژ ئەوەیە توخوا دوو سەگ یەکتر پارچەکەن چ سوودێکی بۆ تۆ هەیە توخوا دوو کەڵەشێر هەرچی لەش یەکە خوێناوڵی کەن چ سوودێک بە تۆ دەگەیەنێ
تخوا دوو کەوی جوان بینی شەڕەکەویان پێ بکەی چاوی یەکتر دەرێنن تۆ قێز لە ئەمەوە چێژ لەم قێزەوەترین شتە وەرگری دەیەقینت هەبێ گوێ بگرە خوا دەفەرمێ قوتیل ئەصحاب الأخدود هەر کەسێک نەفسی وا پیس بوو چێژی وەرگرت لە ئازاردانی دوو مرۆڤ دوو دڕندە دوو باڵندە دوو کەڵەشێر بە ئازاردانی یەکتر تۆ کەیفت دەکرد و بەڕاستی براوە بووی زۆر خۆشحاڵ بووی قوتیلە ئەزانە قوتیلە یعنی چی بەڕێزان قوتیلە زۆر سامناکە یعنی الله ئەهلەکەهم خوا بە هیلاکی بردن ولعنهم نفرینی لێکردن وطردهم وأبعدهم عن رحمته خوا لرحمتي خوي دوري خصنوا والله هر کس ئەمانە بکە چێژ وەرگرێ لە ئازاردانی کەسانی تر و باڵندە و ئاژەڵەکان دڵنیا بێ خوا لە ڕەحمەتی خۆی دەری دەکا واللهی لەم دنیای بەڕی سوای سەردەنێتەوە کورە تەوبە بکە ئامان نەچی لە فەیسبووکیشا سەیری ئەو دیمەنانە بکەی با نەفست پیس نەبێ ئەزانن ئێستا لەسەر ئاستی جیهانیدا منداڵەکانی من و تۆ لە ڕێی ئەنتەرنێت و مۆبایلەوە فێری ئەوە دەکەن قێزەوەترین چێژ وەرگرین والله من الحمدلله نه ئەوانم هەیە و نەقەت سەیریشم کردو هەر نازانم چۆنە بەس گەنج هەیە پرسیاری لێ کردوم دوای لەوم کۆڵیوەتەوە بۆیە لە جومعە ئیشارەتی پێ دەکەم تۆ وریابی گەنجە بەڕێزەکەم لە تۆ ناوەشێتەوە دایک و باوەک ئاگادار بە مناڵەکانت فێری ئەوە دەکەن مامۆستا ئەڵێ حرام نییە سەیری فلیمی ترسناکەی ڕۆڵە شیرینەکەم کوڕە باشەکەم برازاکەم خوشکەزاکەم فیلمی ترسناک چییە وەڵام مامۆستا هەمووی تەقینەوە و شەڕ و سەربڕین و ئاگر و سووتاندنی یەکتر و هەر دەترسی شەو جاری وا خەول لێ ناکەوێت ئەزانی بۆ ئەوە دادنێن لە ئەنتەرنێت و سایتەکانە بۆ ئەوەی مناڵەکان لە ئێستاوە فێر ببن چێژ وەرگرن قێزەوەترین چێژ ئەو مرۆڤانە یەکتریان کوش ئەوە یەکتریان سووتان یەکتریان سەربڕی وا لێدە ڕەحم و بەزەی لە دڵتان نامێنێ خوا لە ڕەحمەتی خۆی دەرت دەکا واللهی سەرنجامت بە هیلاک چوونە ئاگاد لێبێ بۆ یەک جاریش لە ئەنتەرنێتیشە لە فیلمیشە سەیری نەکەی ئەوە قێزەوەترین چێژە بەداخەوە لەوەش قێزەوەتر ئەوەیە دەسەڵاتدارانی سیاسی جیهان ئەمڕۆ دێنن دوو وڵات بە شەڕ دەدەن ئای بەداخەوە دوو وڵات دێنن بە شەڕ دەدەن جاوەرە لەو شەڕەدا بەرهەمی جەنگی نێوان دوو وڵات چییە ئەزانم بەرهەمی هەموو شەڕێک یا ڕەبی خوای ئەم کوردستانەمان پارێزراوکەی یا ڕەبی خوای نەیبینینەوە ئێمە جەنگی عێراق و ئێرانمان بینی جەنگی ساڵەکانی شۆڕشی پێشومان بینی جەنگی شۆڕشی نوێمان بینی جەنگی بەداخەوە نەفرەت لێکراوی ناوخۆمان بینی ئەزانی هیچمان پێ نەبڕا لە جەنگا بەس سێ تاقم بەجێ دەمێنێ یەکەم کەم ئەندام ئەو هەموو خەڵکە بێدەست و قاچ و چاو بووە لەسەر پشکەوتووە لە ئەنجامی جەنگا دووەم منداڵی بێ باوک من دیومە تۆش دیوتە چەند مناڵ لە شەڕی ناوخۆدا لە دوای باوکیان لەدایک بوون لەسکی دایکیا بوو ئێستاش نازانە دەموچای باوکی چۆنە نازانە دەموچای باوکی چۆنە قوربانی جەنگە بەداخەوە جەنگێکیش کەس نەیزانی لەسەر چی کرا و چۆن کۆتایی پێهات بۆیە ئەو وڵاتە زلهێزانە سیاسیانە قێزەوەترین چێژیانەوەیە دوو وڵات دێنن بە یەکیاندا دەدەن دوو لایەن بە یەکا دەدەن بزانە ئەمجا خەڵک وەرە یەکتر بکوژە یەکەم ئەو هەموو کەم ئەندامە بەداخەوە دوم ئەو هەموو مناڵە خێر لە خۆ نەدیوە نازدارە بێ باوکە بێ دایکە لە ئەنجامی جەنگا سێم هەژاری جەنگ کەوتە هەر وڵاتێکەوە یەکسەر فەقیری باڵی خۆی بەسەرا دەشێشێ ئەوەی لە جیاتی ئەو هەموو ئاگر و ئاسنەی بەسەر یەکا دەیبارێنی واد لێ دێ هەموو لە نان و قوتەکەت دەژیرێتەوە بە پاروێنان محتاجبی جەنگ لە هەر شوێنێکا بوو هەژاری لەگەڵ یا حازرە ئەم جاوال لێ دێ ڕەحم لە دڵتان نامێنێ نبینی کابرا لەلایەنەکەی بەرامبەری دەیانگوت ئەمڕۆ چل کەس لەلایەنی سین کوژراوە لەلایەنی زێ کوژراوە دی کوڕە بریا سەدیان لێ کوژرایە چێژی دەبینی لە مرۆڤێکی وەکو خۆی کورد وەکو خۆی موسڵمان وەکو خۆی ئیسراحەت بە دڵیادات کە لایەنی فڵان کەس ئەوەندەی لێ کوژراوە بەداخەوە ئەبی بە دڕندا هەست بە خۆ ناکەی چێژ وەردەگری لە زینا پیسترە بەخوا ئەمە بەخوا لە نێربازی پیسترە ئێمە هەر عەرزم کردن چونکە خۆتان پاکن یەکسەر وەڵامەکەم لە ئەوەڵی وتارەوە پێوتن دەڵێ ئەوە بەڵام لەوەش پیستر هەیە قێز چێژ وەردەگرێت لە قێزەوەترین تاوان بە شەڕدانی دوو کەس جەنابەت لەگەڵ شەریکەکەتا لەگەڵ هاوڕەیەکتا بەینتان زۆر خۆشە دوو زمانێک دێ قسە هەڵدەبەستێ قسەی ڕاست دەژێڕێتەوە کابرا قسەیەکی فڕێداوە لە مەجلیسێکا پەشیمانە ڕێک بۆ دەژێڕێتەوە بەس بۆ ئەوەی بە شەڕتاندا ئەبێت تۆ چ قازانجێک بکەی فڵان کەس و فڵان کەس بەینیان تێکچێت توخوا پێم بڵێ ئەوە چێژە بەخوا حەزی پێیەتی چۆن ترش و خوێ پێوە دەکا بۆی ئەم دوانە لێک بکە نەچی لەوانە بی بەداخەوە لەوە پیستر
ژن و مێردێک بەخۆیان سەریان بەیەکەوە ناوە بە هەژاری و فەقیری یەکتر شکر و سابرین لەسەر چە مناڵێک دانیشتون توخوا چەند ژن و مێرد ناحەز کەوتە بەینیانەوە لە یەکی کردن ئەمجا لە دوورەوە پیان پێدەکەنێ تەلەفۆن دەکەوە نەگەیشتنە تەلاقەوە تەلاقی نەدا چێژ وەردەگرێت لە جیابوونەوە ئای چێژێکی قێزەونە قێزەونترین چێژ ئەوەیە کەیف خۆشبی بۆی ژن و مێردێک لە جیابوونەوە قەدوا بووی ئەگەوا بووی هەر ئێستا تەوبە بکە وەڵڵاهی قوتی لە خۆی گەورە بە هیلاکتا دەبە وەڵڵاهی خوا لە ڕەحمەتی خۆی بە دوورت دەکات کوڕە بەڕێزان زۆر خەتەرە ئاگادار بین سوورەتی ئەلبروج بەردەوام بیخوێنەوە ئەم دەرسە گەورانی لێوەرگری نەچی خۆشی بەدڵ تابێت لە ئازاردانی کەسێکی بەرامبەر خەڵک هەیە چێژ وەردەگرێت لەوەی ماتۆڕێکی پێ ماتۆڕ دەنگەکەی دەزڕێنێ و ناخۆشی دەکات بۆی عالەم ئیزعاجکە تخوا تۆ چ قازانجێک دەکەی دەنگی ئەو ماتۆڕە بۆ ئینسانی گەنجێکی وەڕێک وەکو ئەم گەنجە بەڕێزانە بڕوا کە سوودی سارەیەکت پێ دەگەیەنێ واللهی هەموو پێداویستەکانی ژیان بۆ ماتۆڕە جوانە بەڕێوە دەبەی محتاجی دەستی کەس نابی کارەکانتی پێڕای دەکەی ئەو دەنگەی گەورە دەکات بۆ کۆڵانانەدا بۆ سەر شەقامانەدا بەس بۆ ئەوەی خەڵکی ئیزعاج بێ قێزەوەترین چێژەیان نا هەیە سارەکەی وا لێ دەکات ئەو سارە باید چەند دەفتەرە دەنگێکی وان ناحەز و ناکەس حتا دەبێت حکومەت و مرور بیگرێ ئەوانیش مەشغوڵ دەکات بەس بۆ ئەوەی مرۆڤ ئازادە بەداخەوە ئەگەر لەوانە بۆی قوتیلە بەخوا لە ڕەحمەتی خوا بە دوور دەکەوی چونکە چێژ وەردەگری لە ئازادانی بەرامبەرەکەت کۆتا خاڵ عەرزتانی بکەم ئەوەیە هەیە چێژ وەردەگرێت پلە و پایەیەکی هەیە پۆستێکی هەیە ڕێزێکی هەیە حرمەتێکی هەیە نانێکی هەیە مەسئولیەتێکی هەیە چێژ لەوە وەردەگرێت ئەوانەی لە خوار خۆیەوە نسوکایەتیان پێ بکە بە چاوی سوک سەیریان کە تو خواوانەکەی خوا هەر یەکەمان شتێکی پێبەخشیوین قسەی کۆتاییم ئەوەیە لەگەڵ خەڵک باش بە کاتێ بەرەو سەر دەڕۆی چونکە لە ڕێگەی هاتنە خوارەوە چاوت پێیان دەکەوێتەوە هەمیشە تۆ ڕۆژە بەرەو سەر دەڕۆی خەڵک تووشت دەبێ پلە بە پلە سەر دەکەوی پلە و پایەکەت پۆستەکەت ڕێز و حرمەتەکەت دەوڵەمەندیەکەت عالەم دێنە سەر ڕێگات لە بەرزبوونەوەتدا خەڵک تووشت دەبێ کوڕە لەگەڵ خەڵکا بەڕێز بە بە حرمەت بە قەسەم بە ئەڵڵا ڕۆژێ دێیتەوە خوارەوە دێیتەوە خوارەوە یەک تووشیان دەبێەوە ئەمجا سەرت شۆڕ کردووە چونکە کاتی خۆی بەبێ ڕێزی سەیرت کردووە ڕوو نایە سەیریان بکەی بەچی دێیتە خوارەوە بەڕێزمیان لەوانەیە فەسڵ کرێ لەو پۆستە بەخوا هەیە لا دەدرێ چەند کەسمان بینی لە پۆستی وەزیر نائیبی وەزیرە لەم ڕۆژانە بەڕێزان لە پۆستی سەرکردایەتی حیزبەکاندا کە لایەنەکەی خۆی لێی بۆ بە دوژمن جاران خەڵک سەرەی دەگەست سێڵفێکی لەگەڵ بگرێ ئێستا بە قوربان ناسم ئێستا ئەم دەگەڕێت لە تەعزیەیەکی ئەم و ئابەڵکو خەڵک بڵێ مەرحەبا چاو لێ لە بەرزێەوە هاتیەوە خوارێ جا ئەگەر ڕۆژێ حرمەتی خەڵکت گر پێ فریاد دەکەوێت ئەگەر ڕۆژێ بێڕێزیت بە خەڵک کرد بێ ئێستا هیچ نەما هەر لایەنەکەی خۆت لێت بۆتە دوژمن کوڕ برا دەرناچیتەوە خۆ هەڵبژاردنەوانە بەخۆ هەمووی درۆیە وا نەزانی لایەنگرت زۆرە دیموکراسی هەر بۆ خۆی وشەیەکی درۆیە قسەیەک هەم زەردەخەنەی و هەم دەرسە دکتۆر عەلی شەریعەتی لەو کتێبەدا کە بەناوی دکتۆر عەلی شەریعەتی وتەکانی ژیاننامەکەی نزاکانی کە حەسەن نازدار نووسەرێکە نووسیوێتی لە لاپەڕی 134 دەڵێ من منداڵ بووم کۆمەڵە مناڵی زۆر بووین لەگەڵ دایک و باوکمان نەدەژیاین لە ئێران لەو کاتەدا شەوێکی هەینی بوو لە دوای ناخواردنی ئێوارە باوکم وتی مناڵەکان بەیانی پشووە و ئیسلاحەتێک وەردەگرین کە ئیسلاحەتێکمان وەرگر حەز دەکەین بچینە ماڵی خاڵتان یان بچینە ماڵی مامتان تێگڕا دایکمی لێ دەرچێ هەر هەمووی دەستی بەدەست کردەوە ماڵی ماممان باوکم و هەموو منداڵ کوڕ و کچ ڕازی بووین بچینە ماڵی مامان دایکم یەک دەنگی هێنا نۆ دەنگ بە یەک دەنگ دیموکراسی جوایە داخۆ چێ زۆرتر دێنێ هەموو خۆمان لە دڵمانە ئامادەین بە پێی دەنگدانی زۆرینە بەیانی دەچینە ماڵی ماممان پێ خۆشتر بوو بەڵام بەیانی لە دوای نان خواردنی بەیانی دایکم بەڕوویەکی خۆش و زەردەخەنەوەتی مناڵەکان خۆتان حازرکەن ئێستا دەڕۆین بۆ ماڵی خاڵتان هەموو سەیری یەکترمان کە ئێمە بە تێگڕای دەنگ ئەو هەموو دەنگەمان هێنا بچینە ماڵی ماممان باوکیشم وەکو ئاگای لە هیچ نەبێ بە زەردەخەنەوەتی ڕۆڵە گیان بە قسەی داکتان بکەن هەمومان بەخۆشیەوە دەچین بۆ ماڵی خاڵتان لەوێ تێگەیشتم دیموکراسی هەمووی درۆیە هەموو چارەنووسی خەڵکەکان کە دەست بەرز دەکەنەوە پەنجە دەخەنە مەرەکەبەوە لە ژوورە تاریکەکانەوە و لە خۆشی و سەفقەیەکە بڕیاری لەسەر دەدرێت داکو بام چێژی خۆیان بینی بوو شەوێر بە یەک ڕازی بوون و هەموو دەنگی ئەمە سووتە کوڕە بەڕێزم دڵت بە دەنگدان خۆش نەبێ بەخوا دوایی دیتەوە سەر سفرەکە لە سەری هێنایەنێ خوارێ دا ئەمڕۆ 4 کەس مەرحەبایی بکە دا ئەمڕۆ ڕێزی 2 کەس بگرە دا ئەمڕۆ ئینزایەکی جوان بۆ خەڵک بکە دەتخوا بدەم نەخۆشێکەوە بڕۆ تا پۆستەکان لێ نەستاندویەوە لە ئینتیخابات دەرنەچوویتەوە بەخوا لە دەستی دەدەی ڕۆژێ پیر دەبی هەر دبخانە نشین بی وەڵڵی هەر یەکێک لە ئێمە کە ڕۆژێ خەڵک مەرحەباییمان دەکا قەسەم بەخوا ڕۆژێ بە تەنها دەمێنینەوە
بۆ خوا لە ماڵەوە بە تەنها دەمێنیەوە خواتە یەکێ تەلەفۆنێکت بۆ بکە سەردانێکت بکە دا ئەمڕۆ لە سەرکەوتنی پلەکانی ژیان تا ڕێزی خەڵک بگرە چێژ مەبینە لە ئازاردانی خەڵک چونکە لە هاتنە خوارەوەدا یەک چاوت پێیان دەکەوێتەوە با ڕوود بێت چاوت بە خەڵک بکەوێتەوە یا ڕەبی خوا ڕەحممان پێ بکەی یا ڕەبی خوا باشتر لە دینەکەی خۆت شارەزامان کەی یا ڕەبی خوا ناخمان وا پیس نەکەین چێژی قێزەوەن وەرگرین لە ئازاری بەرامبەرەکەمان یا الله یا ڕەبی خوا هەر کەسێکیش ناخی وا پیس بۆ خوا هیدایەتی بدەی خوا ناخەکانمان پاکەیتەوە ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکەی یا ئەرحەم الراحمین ڕۆژی دوعا قبول بوونە تو خوا بە دڵ دوعا بکەن بۆ ئەو خوشک و بەیانەتەن کە داوای دوعای خێریان لێ بکەون خوا شیفای نەخۆشەکانیان بدەی یا ڕەبی خوا شیفای هەموو نەخۆشەکانمان بدەی خوا شیفای دڵ و دەروونمان بدەی شیفای جەستەمان بدەی ئەوانەی ئاژاو و کێشەی خێزانیان هەیە خوا ئیسلاحی حاڵیان بکەی ئەو گەنجانەی هەر نێتێکی خێریان هەیە خوا بۆیان ئاسان کەی خوا ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکەی ئامین ئامین والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون.